جزاك الله خيرا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا أهلا وسهلا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە ئەمڕۆ برایانی خۆشەویستمان لە هوداپارت ئەو بۆ چەند هەمجارەکە تەشریف دێن لە کوردستانی عێراق و بەشێ لە زیارەتەکەیان هاتن بوون بۆ لای ئێمەش وەکو بزوتنەوەی ئیسلامی ئێمەش بە پێشخوازیوە یعنی ئەو ئیستیقبالمان کردن تەشریفیان هێنا و کۆمەڵێ باس و خواستی برایانمان لە تورکیا و لە کوردستانی عێراق باس کرد و الحەمدولله هاوڕابوون لە کۆمەڵێکی باش لە مەسائلەکە.